عزیزانە چیناتەوە گفتوگۆکانمان خاتونێک لە لامان میوانە ڕێخەری سنتەری میترۆیە لە شاری هەولێر باس لەوە کەنەڵان ڕاهێنانی ڕۆژنامانی سەبارەت بە ڕۆژنامانی مۆبایل و بەڕێمێنانی ناوەڕۆکی دیجیتالی لە شاری سلێمانی ڕێک دەخرێت بۆ کۆمەڵێک ڕۆژنامە نووسیشن ئێمە گفتوگوێن بابەتاکین لەگەڵ ئاڤان فارسچاف ڕێخەری سنتەری میترۆک لە سەرەتاش ئاماژەم پێدا لە شاری هەولێر لەگەڵمانە ئاڤان خان سلااوت لێ بە بەیانیت باش سپاس کە ئەم بەیانیە میوانی بەرنامەی بەیانی کورسات نیوزی دەمەوێت لەوە دەست پێ بکەین بزانین ئەم ڕاهێنانانە بۆ بابەتەکانتان بە نوێزانی وەکو بەکارهێنانی مۆبایل و دیجیتال بۆ کاری ڕۆژنامەوانی یاخۆدەوەی کە ئاستی هۆشیاری ڕۆژنامە نووسەژنەکانمان باش نییە. بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرەکانی کورسات باش دەستخۆش بۆ تۆمانتوو نەبن مەبەست لە ڕاهێنان دیارە هەموو ڕۆژنامە نووسێک بە بەردەوام بەبێ جیاوازی ڕێگەزی پێویستی بە ڕاهێنان هەیە پێویستی بەوەیە کە ئاشنا بکرێت و هەروە شارەزایی هەبێت لەو تەکنیکانەی لە ئێستاە لە بواری میدیاییە بەکارێت ڕاهێنانەکە تەنها مەبەستی لێ ئەوە نییە کە ڕۆژنامە نووسانی ژن یان ڕۆژنامە نووسانی کچ توانایان باش نییە یاخۆت کەم و کوڕیانەیە بە پێچەوانەوە زیاتر هاندانە بۆ ئەوەی کە ژنانی ڕۆژنامە نووس ئەو تەکنیکە تازانە بەکاربێنن بۆ ئەوەی کە بربەستەکانی بەردەمیان کەمتر بێتەوە ڕەنگە بربەستی شوێن بێت یاخود هاتوو چۆ بێیان هەر شتێکی تر بێ شارەزاییان لە دیجیتال یاخود میدیای دیجیتالی یاخود شارەزابوون لەو تەکنیکە دیجیتالیانی ئێستا لە دنیاە هەیە ڕەنگە ئێمە سەبارەت بە هەرێمی کوردستان کەمێک لە دواوە بین مەبەستی ڕێکخراوەکە ئەوەیە کە ڕاهێنان بکە بە خوێندکارانی بەشی ڕاگەاندن بۆ ئەوەی کە هاوکات لەگەڵ خوێندنیان لە پرۆگرامەکانی زانکۆ کاتێک دەرەچن لە زانکۆ بیانەوێت لە ئاژانسێکی نێودەوڵەتیان نێوخۆی یاخود لۆکاڵی کار بکەن توانستێکی باشیان هەبێت و ئاستی بەرهەمهێنانی دیجیتالیان پێشکەوتوو بێ. باشە ئاڤان خان ئەم ڕاهێنانەکەی دەست پێکات پێم وابێت لە شاری سلێمانیش دەبێ؟ بەڵێ لە شاری سلێمانی ئەبێت یارە ئەو پرۆژەیەکی فراوانە پرۆژەی هاوبەشی سیدۆ و ئینتەرنیوز و سنتەری میترۆیە پرۆژە هاوبەشەکانی سنتەری میترۆ لە ساڵی ڕابردوو هەروەها لەم ساڵیشە بەردەوامی ئەبێ لەگەڵ ڕێکخراوەکانی ئینتەرنیوز و چەندین هاوبەشێکی تری نێودەوڵەتی ئێمە کە تەنانەت ئێمە لە کۆبوونەوەکانیشمان لەگەڵ کونسڵگەری وڵاتان لەگەڵ ئاژانسە نێودەوڵەتیەکان زۆر تاکیدمان لەسەر ئەوە کردوتەوە کە ئێمە گەشە و پەرە بدەین بە ڕاهێنانی ڕۆژنامە نووسان لەبەر ئەوەی کە کاری میدیایی کاری ڕۆژنامە نووسی پیشەیەکە بەردەوام پێویستی بە نوێبوونەوە هەیە پێویستی بەوە هەیە کە تۆ شارەزاییت هەبێ ئەپدەیتت هەبێ لە دوایین پێشکەوتن لە دوایین مۆدێڵی کارکردن تەنانەت ژانەرەکان تەنانەت بنەماکانی نووسینی هەواڵ و چەندین جۆری تر یەکێک لە ئامانج و پرۆگرام و بەرنمەکانی ئێمە ئەوەیە کە بەردەوام ڕۆژنامە نووسان سوود ببینن لەو بەرنامە و پرۆگرامانەی کە بۆ پێگەیاندن و ڕاهێنانیان ئەکرێت بەڵام بۆچی زیاتر ژنان و کچانی ڕۆژنامە نووسە لەبەر ئەوەی کە ڕێکخراوەکە ئەوەی کە دۆنەرە ئەم زیاتر گرنگی ئەدات بە پێگەیاندن و ڕاهێنانی ڕۆژنامە نووسانی ژن لە هەرێمی کوردستان. باشە ئاڤان خان ئەم ڕاهێنانە بۆ ڕۆژنامە نووسان یاخود بۆ خوێندکارانی ڕاگەاندن دەکرێتەوانێ ئەم بابەتە تۆزێک بۆ من ڕۆن نەبوو چکە ڕەنگە ڕۆژنامە نووسێکیش بێوێت وەری بگرێت و دەرچووی بەشەکەش بێت. ئێمە لە ماوەی ڕابردوو ڕاهێنانی زۆرمان هەبووە بۆ ڕۆژنامە نووسانی ژن لە هەموو دەستگاکان لە شارە جیاوازەکان بابەتی جیاوازە بوو ڕاهێنانی ئەم جارەیان تایبەت کراوە بە خوێندکارانی بەشی ڕاگەیاندن وەکوتم مەبەستی ئەوێ هاوکات لەگەڵ ئەو پرۆگرامانەی کە ئەی خوێنی تۆ لە زانکۆ ڕەنگە بەشێکی ڕاهێنانەکە تەواوکاری بێ بۆ پرۆگرام و بابەت و وانەکانی بەشی ڕاگەیاندن لەبەر ئەوەی کە ئێمە
ئێمە لە سنتەری میترۆ هەروەها ئەو ڕێکخراوانەی کە هاوبەشی ئێمەشن پەیوەندیەکی زۆر تون و تۆڵمان هەیە لەگەڵ بەشەکانی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی هەولێر هەڵەبجە کە ئەمە واکە ئێمە کاری هاوبەشمان هەبێ لەبەر ئەوەی کە ئەوان لایەنێکن لە پێگەیاندنی ڕۆژنامە نووسان و تایبەتمەندیان پێگەیاندن و خوێندنی میدیایە بۆیە بۆ ئەم جارە بە هەماهەنگی بەشەکانی ڕاگەیاندن و بۆ جاری یەکەم لە سلێمانی ئەکرێتەوە بەشی ڕاگەیاندن هەڵبژێردراوە وەکوتم مەبەست ئەوەیە کە هەماهەنگی زیاتر بێت هەروەها تەواوکاری وانەکان بێت و ئەو چۆن ئەڵێ پێشکەوتن و کارە نوێیانە بێ کە ڕەنگە لە پرۆگرامەکان نەبێت یاخود کات نەبێ یاخود چۆن ئەڵێ ئەو بەرهەمانە لە بەردەست نەبێت بۆیە ڕێکخراوەکە ئەو بابەتی هەڵبژارد و ئەو کارە ئەگرێتە ئەستۆ. دەستان خۆش ئاڤان خان کارێکی باشە حتمما دڵنیام لەوەی کە جێگەی خۆیەگرێ بابەتێکی دانابوو سنتەری میترۆ هەر لە کاونتی فەرمی خۆتان بابەتێکتان دانابوو بە سێواکەنەڵێن ئەگەر هەر کەسێک ئارزومەندە مەبەستان لە خوێندکارانی بەشی ڕاگەاندن لە زانکۆکان هەر کەسێک ئارزومەندە دەتوانێت سیڤی بنێرێ هەموو خوێندکارێک یاخود هەموو خوێندکارە کچەکان دەتوانن بەشداری بکەن ئێوەمەرجێکتان هەیە بۆ دیاریکردنی خوێندکارێک بۆ بەشداریکردن لەم ڕاهێنانە؟ بەڵێ دیارە ئارەزوومەند ئەمانەی ئارەزوو ئەکەن بەشدار بن ئەتوانن سیفیەکانیان بنێرن هەروەها مەرجی ئەوەی تیانە بەبێ جیاوازی ئەوەیە کە چەنە کاری کردووە یا کاری نەکردووە لە بەرەوەی کە خۆی هەر ڕاهێنانەکە بۆ ئەوەیە کە ئاستی ئەو کەسە بەرەو پێش بردرێ هەروەها ئاشنا بکرێت بە کاری مەیدانی ئاشنا بکرێت بۆی چۆن ئەو کەلوپەلە دیجیتاڵیانەی لە بەردەستیایەتی چۆن بەکاری ئەهێنێ چۆن سوود لەو ئاسانکاریانی ئێستا هەیە ببینێ بۆ ئەوەی کاری پێ بکات ئاشناکرێ ڕەنگە زۆر جار خوێندکارێکی بەشی ڕاگەیاندن بڵێت من خوێندکاری بەشەکەم و ئەمەوێ کار بکەم بەڵام کەرەستەی پێویستم لە بەردەستانیە یاخود کەناڵ کاتم نییە بچم لە کەناڵێکە ڕۆژانە پابند بم بە دەوامۆیان هەر شتێکی تر بەڵام کاتێک تۆ شارەزایی وەرگر لە چۆنیەتی بەرهەمهێنانی دیجیتاڵی شارەزا بوو لەوەی کە چۆن موبایلەکەت بەکارەهێنی لاپتۆپەکەت کامێرەی مۆبایلەکەت ئەمە واد لێکە ئاسانکاری بۆ تۆ بکە ڕەنگە بتانی لە نێو ماڵەکەی خۆتا بەرهەمێکی میدیایی زۆر جوان و سەرکەوتوو دروست بکەی یاخود لە سنتەری شارەکانی بەو پێی کە زۆربەی چۆن ئەڵەی دامەزراوە میدیایەکان لە سنتەری شارە گەورەکانن بارەگای سەرەکیان لەو شوێنەیە ڕەنگە خوێندکارێکیان ڕۆژنامە نووسێک بێ لە دەروی سنتەری شارەکە بێ بەڵام تۆ ئەتوانی بەهۆی بەکارهێنانی و ڕاهێنانی لەسەر بەکارهێنانی بەرهەمە دیجیتاڵەکان وای لێکەی لە ناوچەکەی خۆی لەو شوێنەی کە ژیانی تیاەکە کاری میدیایی بکات و ببێتە ڕۆژنامە نووسێکی زۆر باش. ڕاستە ئاڤان خان کێ ئەم ڕاهێنانانەڵێتوانێ و پلانی ڕاهێنانەکەش بە تەواوەتی بە شێوازێکە پلانەکە حتمما ڕوونە بۆ جەنابتان. بەڵێ بەشێکی زۆر جار ڕاهێنانەکان هاوبەشە سەرەکیەکانی ڕاهێنانەکان زۆر جار ڕاهێنەری زۆر بەتوانە و پێشکەوتوو لە دەرەوەی وڵات یەنوانەکان ئەڵێنەوە زۆربەی جاریش ئێمە پشت بە ڕاهێنەرانی نێوخۆ ئەبەستین کە ڕاهێنەری زۆر بەتوانامان هەیە ڕاهێنەرمان هەیە کە خۆی لە کوردستان ئەژی بەڵام ڕاهێنەری نێودەوڵەتی و ئاستیشی زۆر بەرزە و وانەکانی ڕەنگە لە زانکۆکان بخوێندرێت و هەروەها ئەو کتێب و ئەو پرۆگرامانەی کە دایناوە بوو بێتە بنەمایەکی باش تەنانەت هاوکاری بەشەکانی ڕاگەیاندنی کردبێ لە هەرێمی کوردستان وەکوتم بەشێک لە ڕاهێنەرەکان ڕاهێنەری نێوخۆین و بەشێکیان ڕێهێنەرەکان لە دەرەوەی وڵات هاتوون و بیانین بۆ ئەوەی کە زیاتر بتوانن
خوێندکارەکان بەشداربووەکان ئاشنا بکەن بە بەرهەمهێنانی دیجیتاڵی ڕەنگە بۆ دنیا ئەمە ئەوە نوێ نەبێت بابەتی بەرهەمهێنانی دیجیتاڵی بەڵام بۆ هەرێمی کوردستان ئێمە لە سەرەتای ئابین بۆیە پێویستمان بە پێگەیاندن و ڕاهێنان هەیە هیوادارم بتوانین لە داهاتوو خولی زیاتر هەبێت دەرفەتی زیاتر هەبێت کە نەک تەنها خوێندکارانی بەشەکانی ڕاگەیاندن بەڵکو ئارەزومەندیش هەبێ لە دەرەوەی ئەم بەشانەیان لە دەرەوەی کاری میدیایش ئێمە بتوانین ڕاهێنان بەو کەسانە بکەین کە ئارەزومەندن بۆ کاری میدیایی. باشە ئاوان خان بە دەرفەت ێزانم کە جەنابتان ئامادەن لە پرۆگرامەکە بۆی کە لە بەشێکی دیکەی قسەکانمان تایبەتی بکەین بۆی کە بزانین دۆخی ڕۆژنامە نووسانی ژن لە هەرێمی کوردستاندا چۆنە حتمما جەنابە دۆک و ڕێخەری سەنتەری میترۆ لە شاری هەولێر زۆر باش ئاگاداری دۆخی ڕۆژنامە نووسانی هەرێمی کوردستانی و شاری هەولێرش بە تایبەتی دەمێ باسێکی دۆخەکەم بۆ بکەی ئەوەی کە تۆ ڕۆژانە بەری دەکەوی ئەوەی کە ڕۆژانە لە ڕۆژنامە نووسانی ژنی دەبیستی چییە دۆخەکە چۆنە تۆ چۆنە توانی وەسفی و دۆخەم بۆ بکەی؟ بەڵێ بەگشتی کاری میدیایی ئێمە ئەزانین کارێکی ئاسان نییە پیشەیەکە لەبەر ئەوەی کە توانە مرۆییەکانی ڕۆژنامە نووس تێیدا بە دیارەکەوێت بۆیە کاتێک باسی کاری میدیایی ئەەکەی ئەبێ باسی ئەوەش بکەیت کە کارکردن لە بواری میدیا پێویستی بە ژینگێکی زۆر ئارام هەیە پێویستی بە وهەیە کە تۆ لە دۆخێکی زۆر ئارام و دەروون دروست بژی بەداخەوە ڕۆژنامە نووسانیشن لە هەرێمی کوردستان چ وەکو ڕۆژنامە نووس ڕوبەڕوو کێشەیان ڕوبەڕوو ئەبێتەوە بربەستیان بۆ دروستە بێ جارێکی تر وەکو ژن لە بەرەوەی کە تۆ لە کۆمەلگایەکی کللتوری لە کۆمەلگایەکی هێشتا کارکردنی ژن لە نێو میدیانە بۆ تشتێکی زۆر زۆر ئاسایی ڕاستە ئێمە ژمارە ڕۆژنامە نووسانی ژن ئەبینین لە کەناڵەکان ئیشەکەن کار ئەکەن وێنایان هەیە لە ڕووی چەندایەتی و ژمارەیان هەیە بەڵام ئێمە ئەگەر بەوە باس لە کێشەکان بکەین بەڕاستی کێشە و گرفتی بەردەم ڕۆژنامە نووسانی ژن زۆر زۆرە لە هەورێمی کوردستان ئەوەی ئێمە لەم ساڵدا لە راپۆرتەکەی سەنتەری میترۆ ئاماژەمان پێکردووە هەراسانکردنی ڕۆژنامە نووسانە چ لە نێو دامەزراوەکان چ لە نێو دەرەوە لە کاتی کارکردنیان و بەریەکەوتنیان بە خەڵکانێکی تر هەروەها لەلایەن سەرچاوەکانی زانیاریەوە جارێکی تر لە نێو سۆشیال میدیا کە ئەمە بۆ خۆی بەشێکی فراوانی ئەو ڕاپرسێ و ئەو توێژینەوەی بوو ئێمە لە نێو راپۆرتەکە ئاماژەمان پێکرد بووکە چ ئەوەی کە کچان لە کاتی کارکردنیان لە نێو دامەزراوەکە لە کاتی کارکردنی مەیدانی و لە کاتی ڕووماڵکردن ڕوو ئەبروونەوە جارێکی تر لە نێو سۆشیال میدیاش ڕوبەڕووی هەراسانکردن ئەبنەوە بەوەی کە کاتێک بەرهەمەکانیان بڵاو ئەکەنەوە یاخود بەریەکەوتنیان ئەبێ لەگەڵ کۆمەلگا ئەم بابەتە ئەوەی جێگای نیگەرانیە کە ئێمە زۆر جار تەنانەت ناتوانین زۆر بە شێوازێکی ئاشکرا وردیش باسی لێوە بکەین لەبەر ئەوەی کە بابەتێکی هەستیارە ئەزانین زۆر جار لەبەر ئەوەی کە تۆ هەتا ئێستا وەکو وتم کارکردنی ژن لە بواری میدیانە بۆتە کللتورێکی باو ڕەنگە زۆر جار لە زیانی ڕۆژنامە نووسانی ژن بشکێتەوە. باشە ئاوان خان ڕەنگە ڕۆژنامە نووسی ژن یاخود ڕۆژنامە نووسە ژنەکانمان جیاواز لە هەر کەسێک دەگەر باسی دۆخی خۆی بکات بۆ تۆ جیاوازتر باسی خۆیەکە ڕەنگە زۆر بەوەرتر دەردەدڵەکەیت بۆ باس بکە و تۆش لە هەمووان زیاتر یاخود جیاوازتر لە پیاوەکان ئاگات لە دۆخی ڕۆژنامە نووسانی ژنە ئەوەی کە بۆت باسەکەن ئەو پێشیلکارێنی کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسانی ژنەکرێت لە هەرێمی کوردستاندا زیاتر لە چ چوارچێوەیەکە ئەمە زۆربەی کاتێکە باسی پێشیلکاریەکەین ئەمێکسەر ڕەنگە مێشکمان بۆ بچێکە ڕوبەڕووی گێچەڵی سێکسی بۆتەوە یاخود ڕوبەڕووی گشتی لەم جۆرە بۆتەوە بەڵام بە شێوازە گشتیەکە چییە ئەوەی کە زۆر تۆ هەست پێکرد و ڕۆژنامە نووسی ژن لە هەرێمی کوردستاندا بەری دەکەوێت چ جۆرە پێشیلکاریەکە؟ بەڵێ جۆری پێشێلکاریەکان جیاوازە ڕەنگە تەنانەت پێش چۆن ئەڵەی ڕێگەگرتن لەوەی کا کچێک بە هەوڵ و توانای خۆی یان ڕۆژنامە نووسێک بە هەوڵ و توانای خۆی بگاتە ناوەندی بڕیاری میدیایی یاخود هەوڵ و ئەزمموی هەیە ئەم کەسە دوای چەندین ساڵ کارکردن بتوانێ بەرپرسیارەتی وەرگێ لە کەناڵەکە زۆر جار
ڕێگری لێکرێ بربەستی بۆ دروستەکرێ ئەمە بۆ خۆی جۆرێکە لە جۆرەکانی پێشێلکاری بابەتێکی دیکە هەیە کە زۆر جار ڕۆژنامە نووسانی ژن تایە ئەبنە قوربانی بەداخەوە نە لە یاسای کاری ڕۆژنامەگەری و نە لە گرێبەستی بەشێکی زۆر لە کەناڵەکان ئاماژەی پێنەکراوە ئەوەیە کە کاتێک ژنان لە قۆناغی مناڵبووندان ڕەنگە کارەکەیان لە دەست بدەن یاخود کۆمەڵێک حاڵەتی فیسەلۆژی ترمان هەیە کە لە ژنانە هەیە زۆر جار ڕەنگە ئەمە ببێتە هۆی ئەوەی کە نەتوانێت کارەکەی بە باشی بکات و لێپرسینەوەی لەگەڵ ئەکرێت و وای لێ بکرێت کە لەم ڕۆژەیە بێ بەرامبەر کاری پێ بکرێت هەروەها ئێمە هۆکاری دیکەمان زۆر هەیە بەداخەوە بەشێکی زۆری کەناڵەکان تاوەکو ئێستا گرێبەستی کاریان نییە کە ئەمە بۆ خۆی لە پێچەوانەی کارکردنی یاسایە پێچەوانەی یاسایە لە هەموو دنیا ئەزیز شتێک هەیە جگە لە یاساکە ئەبێ لە نێو گرێبەستەکانە ڕنگ بداتەوە کۆد ئۆف کۆنداکتێکە بە واتە کۆدی ڕەفتار یاخۆت ئەوەی کە چۆن هەردا مەزراوەیەک کۆمەڵێک پۆلیسی خۆی هەیە کۆمەڵێک بنەمای خۆی هەیە ئەبێ لەسەر بنەمای مرۆڤ دۆستی بنیاد برێنەوەک لەسەر بنەمایەکی دواکەوتوانە بەداخەوە نەبوونی گرێبەستی کارکردن هەروەها نەبوونی ئەو کۆدی ڕەفتارە لە کەناڵەکان لەوەی کە ڕەچاوی توانستی کەسەکە ناکەن زۆر جار گەورەترین پێشێلکاریە بەشێکی دیکە لە پێشێلکاریەکان ئەوەیە کە زۆر جار ئێمە لە کەناڵەکان لە کوردستان زیاتر گرنگی بە ڕووکەشە دەین زیاتر گرنگی بە لایەنە لاوەکیەکان ئەدەین ئەوەندە گرنگی بە لایەنی پێگەیشتن و تێگەیشتن و ئەزمون نادەین بەداخەوە ئێمە لە سەرەتای 25 نۆڤەمبەر کۆمەڵێک ڕۆژنامە نووسی کچ بووین لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت ئێمە کۆبووینەوە بە خۆشحاڵیەوە کاتێکی زۆر تەرخان کرا بۆ ئەوەی کە زۆربەی کێشەکان زۆربەی بربەستەکان لەوێ بخەینە ڕوو بە سوپاسەوە بەشی جەندەری جێگیری سەرۆکی حکوومەت ئاشتی خان لە ئێستاشا لەسەر ئەو کەیسەکارەکە کە سندیکای ڕۆژنامە نووسان لایەنە پەیوەندیدارەکان ئەبێ ئەو خاڵانەی ئێمە لە کۆبوونەوە کە باسمان کرد بە دوواداچوونی بۆ بکەن بۆ نمونە هەموارکردنەوەی یاساکە ئەگەر کاتێک ڕۆشتە پەرلەمان ڕەچاوی ئەوە بکەن لە نێو گرێبەستی کارکردن کار بۆ ئەوە بکرێت کە لە هەندێک بڕگە و مادەیە باسی تایبەتمەندیەکانی ڕۆژنامە نووسی ژن بکرێت لە کاتی مناڵبوون و لە هەر کاتێکی تر مۆڵەتی پێ بدرێ هەروەها ڕێگەگرتن لەو هەراسانکردنەی لە نێو دامەزراوەکە ڕوو ئەدا بەوەی کە ئەو کەسە سکاڵا ببات بۆ کوێ کێ پشگیری ئەکا چۆن کەیسەکەی ئەجوڵێنێ هەروەها هەر جۆرە پێشێلکاریەک لە سەر بنەمای ڕنگ و ڕەگەز و یاخود هەر هۆکارێکی تری لاوەکی بتوانیت یعنی کاری لەسەر بکرێت و وانەکات ژنی ڕۆژنامە نووس کچی ڕۆژنامە نووس دەستبەرداری کارەکەیان من بە پێچەوانەوە دەنگ هەڵبڕێت و لەسەر پێی خۆی بوەستێت و کارەکەی لە دەست نەدا بەڵکو لایەنێک هەبێکە کێشەکە بگرێتە ئەستۆ و بە دوواداچوونی بۆ بکرێ ئێمە بە بەڵێنەکانی جێگیری سەرۆکی حکوومەت و هەروەها بەشەکەی کە بەشی جەندەرە لە ئەنجومەنی وەزیران دڵخۆش بووین بەوەی کە لە دوای ئێمە ئەوان کۆبوونەوەی تریان ڕێخست لەگەڵ هەریەک لە سندیکای ڕۆژنامە نووسان هەروەها داوامان کرد کە کۆبوونەوەی تایبەتیان هەبێ لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن و لە نزیکەوە بەیەکەوە هەماهەنگی بکەن بۆ ئەوەی کە پۆلیسی خۆیان هەبێت هەروەها پەیرۆ پرۆگرامی کەناڵەکان ڕوون و ئاشکرا بێ. ئاڤان خان خاڵی زۆر باشت باس کرد کە لەو کۆبوونەکە لەگەڵ کاقوباد ئەنجامتاندا و بەڵێنی ئەوەشتان وەرگر کە ئەو خاڵانەیە خودۆ پلانی کە داتان ناو بۆ ئەم ساڵ جێبەجێ بکەن بۆی بتوان کە دۆخی ڕۆژنامە نووسانی ژن باشتر بکەن. بەڵێ دیارە بەڕێز کاقوباد تاڵەبانی بە پەرۆشەوە گوێی لە ئێمەگەر سەرڕای ئەوەی کە ئەرکی تری هەبوو سەرڕای ئەوەی کە کێشەی تر هەبوو بەڵام زۆر بە گرنگی زانی و کاتێکی زۆری بەخشی بە ڕۆژنامە نووسان لەوەی کە
ئەو کێشە و گرفتانەی هەیە بتوانین بەیەکەوە چارەسەری بکەن هەر لە نێو کۆبوونەوەکە مەکتەبەکەی خۆی و هەروەها بەرپرسی بەشی جەندەری ڕاستپارکە کۆبوونەوە لەگەڵ هەریەک لە سندیکای ڕۆژنامە نووسان چکە ئەوان بەشێکن لە بابەتەکە بەڕاستی لە بەرۆی کە سندیکای ڕۆژنامە نووسان ئەرکیەتی یاسای هەیە ئێمە یاسای ڕۆژنامە نووسیمان هەیە ئەم سندیکایە وەکو هەر سندیکایەکی تر لە دنیا چۆن سندیکای پارێزەران هەیە کاتێک پارێزەرەکان کێشیان ئەبێ پەنا ئەبەنە بەر سندیکاکەیان یاخود سندیکای پزیشکان بەم شێوەیە ئەو بەڵێنی بە ئێمەیە کە لەگەڵ سندیکا کۆ ئەبێتەوە لە نزیکەوە گفتوگۆی چڕ ئەکات لەسەر ئەو بابەتە لەوەی کە بتوانن ئەو پێشێلکاریانی کە ڕوبەڕووی ڕۆژنامە نووسان ئەبێتەوانێ جگە لەوەی کە ئێمە سنتەری جامان هەیە ڕێکخراوی جامان هەیە بەڵام سندیکاش ئەرکەکە بگرێتە ئەستۆ هەروەها کۆبوونەوە لەگەڵ دامەزراوەکانی میدیا بۆی کە ڕەچاوی یەکسانی جەندەری بکە نۆک تەنها شتی ڕووکەش بێ بەڵکو بە بەرنامە بە نووسراو ئەبێ هەندێک شت هەیە کاری لەسەرکەن خاڵێکی ترکە باسمان کرد زۆر جێگای ئەوە بوو کە بکرێتە پلان و بەرنامەکاری لێ بکرێ ئەوەی کە خەمی ئێمەی ڕۆژنامە نووسانی ژن بوو کە زۆر جار خۆشمان تایە قوربانین بەوەی کە ئەبێ ڕێکاری کارکردن هەبێ لەسەر پرسی جەندەر ژن بەشێکی ڕاستە گرینگە لە نێو هەواڵ و بە دوواداچوونەکان بەڵام زۆر جار لە گۆشەیەکی نایەکسانی خواز لە گۆشەیەکی تاریک پەرستانە کاری لەسەر ئەکرێ کە ڕەنە ئێمەی ڕۆژنامە نووس خۆشمان ببینە قوربانی هەروەها ئاراستەی کۆمەلگا سەبارەت بە پرسیژن ئاراستێکی دواکەوتوانە بێ ئەمەش بابەتێکی تر بوو قسەمان لەسەر کرد ئەوان بە پەرۆژ بوون کە لە داهاتوو و بەڵێنیشیان نات کە تا دوا هەنگاو لە سەرهێڵە بن لەگەڵ ئێمە بۆی بتوانین بگەین بە خاڵێک یان بگەین بە چەند چۆن ئەڵەی هەنگاوێک کار لەسەر ئەوە بکەین کە ڕەوشی ڕۆژنامە نووسانی ژن لە هەرێمی کوردستان بەگشتی بەرەو باشتر ببردرێت. باش ئاوان خان لە بەشێکی قسەکان تا باسی بابەتێکی زۆر جوانت کرد وتت پێویستە کات کە ژنۆک و بەشێکی جوانکاریەک و بەشێکی زیینە بەکار نێت بۆ نمونە ئێمە ڕەنگە خۆشمان کە ژنین ئەومان بەرگوێ کەوتبێکە ڕەنگە ڕۆژنامە نووسە ژنەکان یاخود بێژە ڕەشنەکان زۆرینەی کاتەکان بەڕووکە شەڵە بژێردرێن یاخود زیاتر سەرنجیان لەسەر جوان دەرکەوتنیانە لەسەر شاشەکان یاخود لە کارەکانیاندا ئێمە چۆن وا بکەین لەمە دەرچین بۆی هەم ئەو گلێشمان لەسەر لاچێکە کاتێک گژنێک بە جوانی دەرەکەی پێ بوترێکە تۆ لەبەر جوانەکە دەرەکەوی یاخود خاڵێکی لەو بابەتی بێتە سەر لەگەڵ ئەوەشدا وا بکەین کە ئاسی ڕۆژنامان و ئاسی زانیارەکانیشمان باش بکەین. بەڵێ ئەمە بابەتێکی زۆر 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 گرنگە بەداخەوە میدیای کوردستانی لەم چەند ساڵی ڕابردووە ئەوەندەی زۆر جار گرنگیاوە بەلایەنی ڕووکەش ئەوەنەی گرنگیاوە بەلایەنە لاوەکیەکان گرنگینەیەوە بە ئەزمون و توانست و ڕۆشنبیری ئەو کەسەی کە ئەبێتە ڕۆژنامە نووس ڕەنگە زۆر جار کە ئەو ڕەخنەیە ئەگرین دامەزراوەکان بڵێ ئەمە شێوازی کارکردنی خۆمانە ئێمە سیاسەتی کارکردنمان هەیە و لە دەستگاکەی خۆمان بەم شێوە ئیشەکەین بیرت نەچێ ئەزیز لە کۆمەلگای کوردیە خۆ زۆربەی و کەناڵانەی ئێمە لە هەرێمی کوردستان کە ژمارەێکی زۆر زۆر زۆرە بە بەراورد لەگەڵ ژمارەی دانیشتوان بە بەراورد لەوەی ئێمە کە هەرێمێکین ژمارەی دەستگاکانمان ئەوەندە زۆرن ئەمە نەزۆرن ڕەنە زۆر جار ئەگەر تۆ لە کەناڵی AUB ڕەچاوی توانست و زیرەکی و لێ هاتووی و ئەزمموی ڕۆژنامە نووس بکەی لە کەناڵەکەی تر بە پێچەوانەوە کار لەسەر ئەو سیاسەتە ئەکا یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە زۆر جار کە ژن وەکو بابەتێکی سەرنجڕاکێشت بۆ وەرگر یاخود بۆ لایک یاخود لەم سەردەمی قەیرانی ئیتیکی کاری میدیایی بۆ کۆکردنەوەی زۆرترین کۆمنت و لایک بەکاردێ ئەوەندە بۆ بابەتە سەرەکی و مەبەستە سەرەکیەکە بەکار نێت بیرت نەچێت لە هەرێمی کوردستان خاوەنی هیچ یەکێک لە کەناڵە میدیاییەکان خۆیان ژن نین
بە خۆشحاڵیەوە کەناڵی کورسات تاکە کەناڵێکە کە چۆن ئەڵێ کەناڵەکە بە ناوی ژنێکەوە تۆمارکراوە کاتێک ئەچیتە سەر داتابەیسی وەزارەتی ڕۆشنبیری ئەمە بۆ خۆی نمونەیەکی زۆر زندووە کاتێک تۆ سەیری بەرنامەکان ئەەکەی سەیری شێوازی کارکردن ئەەکەی سەیری پلانی دامەزراوەکە ئەەکەی بەڵام ئایا چەند کەناڵی ترت هەیە لە هەرێمی کوردستان پرسی ژن بۆی گرنگ بێ دەرکەوتنی ژن بۆی گرنگ بێ توانستی ژن بۆی گرنگ بێ کە مەبەسمان ڕۆژنامە نووسە ژنەکەیە ڕەنە ئەوە بەلایەوە استراتیژ نەبێ ئەوەنەی کە بەلایەوە استراتیژ بێت ژن وەکو بابەتێکی سەرنجڕاکێش بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت و هەروەها بینەر نیشان بدا کە دوجار ئەمە لە زەرر و چۆن ئەڵێ قازانجی دۆز و پرسی ژن نییە بەداخەوە زۆر جار ئێمە جگەر وەکو ڕۆژنامە نووس وەکو توێژەریش کە کارەکەین لە بواری میدیایی هەست بەم خەمە گەورەیە ئەەکەین هەست بەم دۆخە ناخۆشە ئەەکەین کە تەنانەت بەشێک لەو کچانەی کە خۆشیان بوونەتە قوربانی ئەوەی کە کەناڵەکە لەسەر بنەمای شکل هەڵی ئەبژێرە لەسەر بنەمای ڕوخسار هەڵی ئەبژێرێ خۆشیان ناڕازین ئێمە زۆر جارێکی تر میدیا ئەم کەسانە ئەکاتەوە قوربانی ڕەنگە ئەو کەسە حەزی لەو جۆرە دەرکەوتنە نەبێ کەناڵەکە لە سەری فەرزگا ئێمە کەیسمان لەلایەکە کە کەناڵەکە CV ئەو خاتونە ڕۆژنامە نووسیان ئەو ژنە ڕۆژنامە نووسی قبول کردووە دوای ئەوەی قبولی کردووە و گرێبەستەکەی تۆمار کردووە پێی وتووە بەڵام تۆ ئەبێت ڕەچاوی هەندێک خاڵ بکەی یاخۆت هەندێک گۆڕانکاری بکەی کە لە قازانجی کەناڵەکەی ئێمەیە بۆ نمونە دەستکاریکردنی ڕوخسار هەروەها گۆڕینی ڕنگ و شێوەی قژ و هەروەها شێوازی جلوبەرێک خۆی لە هیچ شوێن بەڵێ زۆر کەیس هەیە کە بەشێک لە تەنانەت ڕۆژنامە نووسەیە وازی لە گرێبەستی کارکردنەکەی هێنا و ڕوبەڕووی سزاش بۆتەوە لەبەر ئەوەی کە ئامادە نبووە کار لەسەر ئەو داواکاریانە بکە کە دامەزراوەی کەناڵەکە بەسەری سەپاندە بۆی کە دەستکاری شکل و شێوازی بکات. ئاڤان خان با من و تۆ و ژنێک ئەم شتە باس بکەین مەرجە بێژەڕەکە جوان بێ بەڵام بینەریش مافی خۆی نیە بۆ نمونە فەیسێکی ڕێک ببینێت من ئەم شتە ئەڵێم بۆ نمونە ڕێکی بۆ نمونە جوانی یاخود عناقەتی بێژەرێک یاخود دەرکەوتنی خانمێکی ڕۆژنامەنووس هاوشان بە زانیاریەکانی ئەڵێم نەک ئەوەی بۆ نمونە تۆ بێژەرێکی جوان بخەیتە سەر شاشەکەت یاخود ڕۆژنامەنووسێکی باش و جوانەتەوێت بەڵام لەگەڵدا زانیاریەکی ئەو توی پێنەبێت بۆ بینەرەکانی بۆ گوێگروبی سەرەکانی هیچ تیۆر و هیچ ئەوێکمان نییە بەرنمێکمان نییە لە نێو هەموو ڕاگەیاندن لە دنیاە باز لەوە بکات کە جوانی و یاخود کۆمەڵێک کۆکاری تر پێوەرە بۆ ئەوەی کە کەناڵەکە بەسەرکەوتووی دەربکەوێ. بەڵێ تەنانەت ئەمە شتێک بینەرەکانمان بێنینەوە ئەگەر بەو چاوەی کە وەرگری کورد یاخود زۆر جار بەڕێوبەری کەناڵەکان بیری لێەکەنەوە ئەبێ کەسێکی بۆ نمونە ئەنیق بێ کەسێکی کۆمەڵێک شت بێ کە وەکو ڕۆڵ مۆدل بتەوێ سەیریکەی بەڵام ئێمە بێژەرە ژنە سەرکەوتوو و پێشکەشکارە ژنە سەرکەوتوەکانمان ئەو خاڵانەی تیانیە کە زۆر جار بێژەری ببوورە بینەری کوردی ئەوێ تۆ سەیری هەندێک لەو ڕۆژنامە نووسانە بکە کە بەرنامەکانیان چەندین کەناڵ و چەندین وڵاتێکی تر گرێبەستیان لەگەڵ ئەکە تەنها بۆ ئەوەی کە بتوانن بەرنامەکەیان پەخش بکان یەکێک لەمانە ئۆپرا ینی کریستیان ئەمانپور هەروەها هەلین ئەمانە ئایکۆنی زۆر گەورەی میدیان لە دنیا وەکو ژنی زۆر گەورن کارکتەری زۆر گەورن بەڵام وەکوتم بە چاوی بینەری کوردبیان بەو چاوی کە ئێمە زۆر جار ئەمانوێ لەوانە هیچ ئەو چۆن ئەڵێ تایبەتمەندیانەی تیانە بێ کە ئێمە ئەمانەوێ بەڵام بینەری خۆیان هەیە کەواتە شکل و شێوە و ڕوخسار هۆکار نییە بۆ ئەوەی کە من کەناڵەکەم بگۆڕم سەیری من نەکات یان سەیری یەکێکی تر نەکات لەبەر ئەوەی کە تۆ
بینەرەکە زانیاری ئەوێ هەواڵی ئەوێت ئەوەی ناوێت کە شکلی تۆی ئەوەیان شێوەی تۆی ئەوێت ئەنی ئەو بیانوە زۆر جار ئێمە لە بەڕێوبەرایەتی کەناڵەکانەوە گوێمان لێ ئەبێ یاخود لەلایەن خەڵکی تر ئەڵێ وەڵا من ناتوانم شکل و شێواز و ڕوخسار و شێوەیەک بێنمە سەر شاشەکە نەویستراو بێ نەخوازراو بێ بیرت نەچێ لە هەندێک کەناڵ هەیە بۆ ڕەچاوکردنی دۆخی مرۆڤایەتی و هەروەها ئەو پێکهاتانە و گروپانەی هەیە زۆر جاربینی ومانە پێشکەشکارەکەیان بێژەرەکە خاوەن پێداویستی تایبەت بووە بەڵام بەرنمێکی زۆر سەرکەوتووی هەبووە ڕەنگە لە گروپێکی جیاواز بوو بێ بەڵام بەرنمێکی زۆر زۆر سەرکەوتووی هەبوو و زۆر توانیوەتی بینەری زۆر زۆر زیاشتریش لەوەی کە زۆر جار کەناڵی کوردی ئەوێت لە خۆی کۆ بکاتەوە وەکوتم دووبارەکەمەوە لە هیچ تیۆرێک لە هیچ پرۆگرامێک یان خوشتێک نییە بڵێ لە دنیا کە بە زانستی کاری لەسەرەکرێ بڵێ جوانی یاخود شێوازی جوان هۆکاری سەرکەوتنی بەرنامە و کەناڵی باشە یاخود گەیاندنی زانیاری باشە. دەستخۆش ئاوان خان سەرنج لەسەر شتێکی زۆر باشدانە. خۆشحاڵم لەگەڵ تۆ ئەم بەیانیە کە میوانی ئێمە بوویت بابەتەکە زۆر هەڵەگرێ و حتممە نەگەر من و تۆ قسە بکەین ڕەنگە بکات ژمێرێک زیاتر ئەمار باسی دۆخێژنان بکەین بەڵام کاتیم تەوەرە هەرەوەندە بوو زۆر سوپاس بۆ ئاوان فارس چاو ڕێخەری سەنتەری میترۆ لە شاری هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت ماندوومان کردی خۆشحاڵ بووین. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆ بایەخدانیان بە پرسیژن هەر سەرکرا و سەرکفراز بن. دەستخۆش سەرچاوان.